استودیوین ملور تبلیغ منیرە خانم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت لە ئێستادا هیچ هەوڵێکە لەلایەن سەرۆکی پەرلەمانەوەیان فراکسیۆنی گۆران بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان لە شاری سلێمانی؟ ئەم کاتەی جەنابیشتان و بینەرانی تەلەڤیزۆنی NRT ئازیزیش باش دیارە بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمان دەتوانێت لە هەر شوێنێک لە هەرێمی کوردستان کە بیەوێت هەم وەکو سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی هەیە هەمیش ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان دەتوانن داوای کۆبوونەوە بکەن لە هەر شارێک وە لە هەر قەزایەکە پەرلەمانتارانەوە خو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بیەوێت کۆبوونەوەی ئەنجام بدات وەک بینیتان لە ڕابردوودا ئێمە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان برایە شاری هەڵەبجەی خۆشەویست دیارە لە ئێستاشدا من پێم وایە لە هەر شارێک کە بمانەوە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی خۆی ئەنجام بدات زۆر ئاساییە لە ڕووی یاساییشەوە هیچ گرفتێکی یاساییمان نییە بەڵام دیارە لە ئێستادا لەبەرەوەی خۆتان ئەزانن بەڵێ ئەوە من پێم وایە ئەبێ فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمانی کوردستان ئەوان مشاوەرە وەلێک تێگەیشتن لە نێوان خۆیاندا دروستکەن و پێویستە داوا لە سەرۆکی پەرلەمانی کوردستان بکەن بۆەوەی کۆبوونەوە لە شاری سلەیمانی ئەنجام بدرێ بەڵام ئەوەندەی من بزانم تا ئەم لەحزەیەکە قسەی تیاکەم ڕەنگە زیاتر ئەوە کەناڵەکانی ڕاگەیاندن وروژێنرا بێت بەڵام وەکو هەوڵێکە لەلایەن فراکسیۆنەکانەوە هەم سەرۆکاتی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانەوە هەوڵێکی وا لە ئارادانە ئەویش لەبەر هۆیەکی ئەساسیەوەیەکی ئەساسیش ئەوەیە کە ئێمە فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان چاوەڕێ دەکەین جوڵە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی بتوانین کاتێک کۆبوونەوەیەک ئەنجام دەدرێت کۆبوونەوەکەی ئێمە نەبێتە هۆی نائارامی و پشێوی زیاتر بۆ خەڵکی کوردستان بێنین بەڵکو ئێمە پێویستە پەرلەمانتاران و فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمانی کوردستان و بە تایبەتی سەرۆکی پەرلەمانی کوردستان پێویستە لەم دۆخەدا ئێمە هەوڵی ئارامکردنەوەی دۆخەکە بدەین و هەوڵ بدەین دۆخێک بەڵێ منیرە خان ئاماژەت بۆ کرد کە بەپێی پەیڕەوی ناوخۆ سەرۆکی پەرلەمان و سکرتێرەکەی